بەڕێزان ئێمەش بەردەوام بین لە تەوەرە گفتوگۆکانمان لەم تەوەرەمانە قسە لەسەر پرۆژەی کوردستان بووک کڵەبەکەین بابزانین ئەم پرۆژەیە چییە کاروچالاکیەکانی ئەم پرۆژەیە خۆی لە چیا بینێتەوە چۆن کار لەسەر گەشەپێدانی توانامرۆیەکانی تاکەکەن چ لە گەورەیە و چ لە مناڵانیشە هەروە بە شێوازێکی گشتی بابزانین ئەم پرۆژەیە تەنها لە نێو سەنتەری شاری سلێمانیا بوونی هەیە یاخود هەر سەرتاسەری هەموو پارچەکانی کوردستان ئەگرێتەوە بۆی کە لەسەر ئەم بابەتە بۆ وردی گفتوگۆ بکەین ئێستا میوانداری هەرێک لە بەڕێزان راوێژ فاخرمان کردو کە بەڕێزیان سەرپەرشتیاری پرۆژەی کوردستان بووک کڵەبن هەروە ڕۆزا دڵشاد کە بەڕێزیشان بەشداربووی پرۆژەی بووک کڵەبن سلااوتان لێبێ و زۆر بەخێر بێن. راوێژ سەرەتا لە تۆ دەست پێ بکەم بابزانین ئەم پرۆژەیە چیە و هەروە ئامانج لە پرۆژەی کوردستان بووک کڵەب چییە؟ ڕۆژ باش سەرەتا سوپاسم دەرفەتە پرۆژەی کوردستان بووک کڵەب پرۆژەیەکی سەرتاسەریە ئێمە لە کۆتایەکانی مانگی نوێی 2010 بناغێن پرۆژە لە شاری سلێمانی بنیادمانە کە پرۆژەی سلێمانی بووک کڵەب بوو دواتر لە شاری ڕانێژ ڕاپەڕین بووک کڵەبمان ڕاگەیان بۆ پێویستمان زانین پرۆژەیە لە زانکۆشە هەبێت بۆیە بە هەماهەنگی لەگەڵ سنتەری زمانی زانکۆ ڕاپەڕین لەگەڵ دکتۆر سەلاح و مامۆستا سەردارەوانە ئەم پرۆژەیەمان لە زانکۆش داناوەتە لە ئێستا لە سێ شوێن ئەم پرۆژەیە بەردەوام و ئیشەکە ئامانجمان ئەوە ئێمە ئەمانەیە چۆن لە هەر شارێکە یانەیەکی وەرزشی هەیە ئەمە ئێمەش ئەمانی یانەیەکی معرفی و پێگەیانی گەنجان لە هەر شارێک بنیاد بنین و ئیشی لەسەرکەین. طبعا ئێمە چەند ئامانجێکمان هەیە لە بنیادنانی ئەم پرۆژەیە یەک لە ئامانجەکانمان گەشەپێدانی تواناکان لە ڕێگەی سیمینار و خول و وەرکشۆپ و دیبێتانی کە بۆ بەشداربووەکانی یەکەین بۆ نەخولێک خولمان هەیە لەسەر نووسینی لە کۆڵنی زانستی بەحث و ریسێرچ لەسەر نووسینی پرۆپۆزڵ سیمینار لەسەر ئەوەی کە چۆن لەسەر پێی خۆت بۆستی پرۆژەی خۆت بنیاد بنیت ئامانجی دووەمان گەشەپێدانی ئامانجی دووەمان بە کللتورکردنی خوێندنەوەیە ئەوش لە ڕێگەی پرۆژەکانی کوردستان بووک کڵەبەوە چکۆ کەسانی کە لەگەڵ ئێمە بەشداربن پێویستە هەفتەیە کتێبێک بخوێنەوە داخلی پرۆژەکە بن کە گروپی دەکەسیان بۆ دروست دەکرێت کە کتێبی هەر دە بەشداربەکەرێتی جیاواز ئەمە ژوا کە تۆ لە یەک هەفتەیە دە کتێب وەربگریت لە یەک مانگە تۆ معلومات و ناوەڕۆکی چل کتێب وەربگریت ئەمەش پاشخانێکی معرفی بۆ بەشداربەکانمان دروست دەبێت. ئامانجی سێمان ڕەخسانی دەرفەت و هەلی گونجاو بۆ کەسانی کە بەهرە و توانیان هەیە ئەویش لە ڕێگەی فیستیڤاڵی ڕۆشنبیریەوە ئێمە لە بەهاری هەموو ساڵەکە فیستیڤاڵێکی ڕۆشنبیریمان هەیە کە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام بێت لە 8 بەشی گەورە پێک دەدەم فیستیڤاڵی ئەمە کە ئەو کەسانی کە توانە یاخود بەهرەیەکیان هەیە لە ڕێگەی فیستیڤاڵەوە دەریەخەن ئێمە هاوکاریان نەبێت لە ناسان و گەورەکردنی بەهرە و تواناکانیان. ئامانجی چوارەمان ئەوەیە کە ئەو کەسانی کە بەشداربن لەم پرۆژەی ئێمە ببن بە خاوەن پرۆژەی خۆیان ئەویش لە ڕێگەی ئەو دیبێتی و سیمیناری کە بووانەکەین لەسەر ئەوەی لەسەر چۆنەتی فکرە گۆڕنی فکرەوە پرۆژە ئێمە بۆیان باسەکەین کە فکرە سیاسی بێ ڕۆشنبیری بێ بزنس بێت چۆن فکرە دروست دەکرێت خود ئەو ڕێگانی کە واکە فکرەکە دروست بکرێن دوایەوە کە فکرەکە دروستکران فکرێت چۆنەکرێت بە پرۆژە وەکە کردیشی بە پرۆژە ئەو بربەست و لەمپەر و ئاستەنگانە چین کێتە لە کرداریکردنی پرۆژەکەیەتە بەردەمێت ئەمە ناسانی پرۆژەکە بوو ئەمەش ئامانجەکانمان هەستەکەوتوبن ڕۆزاتۆک و بەشداربوویەکی ئەم پرۆژەیە بابزانین چۆن پەیوەندیت بە پرۆژەی کوردستان بووک کڵەبەوە کرد هەروە خۆشت وەکو بەشداربووی چۆن سوودت لەم پرۆژەیە بینیوە؟ ئەم کاتۆ باش سەرەتا چەند مانگێک لەمەوە پێش بوو لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی و ئاگاداری ئەم کڵەبە بووم بۆ مدەیەک متابعەم کردم متابعەی کارەکانیانم کرد دوای لە ڕێگەی پڕکردنەوەی فۆرمەوە بوو فۆرمەکەم پڕ کردەوە و دوای مدەیەک پەیوەندیان پێوە کردمەوە کە وەرگیراوم وەکو بەشداربوویەک لەم کڵەبەیە وەرگرتنی بەشداربووەکانیش هەموو کەسێکیان چی وای لە ڕۆزە کرد کە پەیوەندی بکات بە پرۆژەی کوردستان بووک کڵەبەوە خۆم پێشتر خوێنەر بووم ینی ئەم خوێندەوانەیە بەڵام خوێندنەوەی کتێب و دیبێتکردن لەسەری زۆر خۆشترە واو لێ کا زیاتر لە کتێبەکە تێبگەیت و مەسەن قسەی لەسەرەکەی و لە ڕێگەی سیمیناراتەوە مەسەن یەکێک لەوانە کە تۆ لەم کڵەپەی ئافێریەبی چۆنی دەقدیمکردنی سیمینارە لە ماوەی 15 خولەکە کە تۆ 15 خولێک ئەتوانی تایم ئەرێنجمنتێکت هەبێ بۆ ئەمە لە ماوەی 15 خولەکە باسی کتێبێکەکەی و کە تۆ ئەخوێنی توانێت بۆ ئەم کتێبە هەدەفت ئەوەیە لی تێبگەیت تەنها وەکو شتێکی ڕۆژانەی خۆت نەیخوێنیتەوە ئەتەوێت لی تێبگەیت و باسی بکەیت بۆ کەسێکی تری باسکی کە تۆ لە ڕێگەی باسکردنی شتێک بۆ کەسێکی تر زیاتر خۆت ئەو زانیارە ئەچەسپێ لە مێشدا ئەمە وای لێکردم کە بەشداری بم لەم کڵەبەیە و شتێکی تریش کە هەمهانی یان بەشدار بم لەم کڵەبەیە ئەو بوو لەم کڵەبەیە کورتکراوی کتێبەکەیان لێتەویست
ئەویش هەتا بنووسیت هەتا مەسەن چەندێتیە گۆڕێ بۆ چۆنیەتی ئەگە تۆ لە بیدایە تا خراپی لە نووسینە بەڵام وردە وردەکەت جارێ دوان سیان چوار نووسی وردە وردە دەستە ڕایە مەسەن خەڵتەکانی خۆتە بینیتەوە یەکەم جار لە چاو ئەخیر جارەیان ئەو کۆتا جار کە نووسی تە زۆر فەرقی هەیە ئەم گۆڕانکاریە بینی و کاتێک کە بەشداریم کرد لەم کڵەپەیە هەفتە بە هەفتە کێمە هەفتەی جارێک کۆبینەوانە هەفتە بە هەفتە زیاتر ئاشنا بووم بەوەی کە چەند ئیسفادەم کردووە لەمە و لە هەمان کاتیشە مەسەن هەموو کەسێک ناتوانێت ئاگاداری هەموو ئەو کتێبانە بێکە لە مودەیە بڵاوە بنەوە یاخود من ئاگاداری و کتێبانم 10 ساڵ پێش خۆم بڵاو بوونەتەوانێت بەڵام لە ڕێگەی ئەم کڵەپەوە بەشداربووەکان هەرێکە و مەسەن نوع کتێبی کێنە من پێشتر مەسەن حەزم لە بابەتێک نەبوو تایە بخوێنەوە فەلسەفە هەیە سیاسی هەیە ڕۆمان هەیە شعر هەیە هەر کەسە بابەتێکی خوێندەوە بەڵام تۆ لە ڕێگەی ئەم کڵەپەوە لانێ یەکێک لە هاوڕەکانت لەسەر شعر بدوێ تۆش جۆش و خرۆشێک تەبێ بۆ ئەوی کە تۆش بتوانی بتەوێت شعرێک بخوێنی توانێ حەزت بۆ ئەو مۆزوعە زیابێ بۆیە توانی ئاشنای هەموو بابەتەکانی کتێبە بیت و وتاربێژێکی کاراو لێ دەرەچێ نووسەرێکی کاراو لێ دەرەچێ و لە کۆتایی کڵەپەکەیە کە ئەمۆ دەی کڵەپەکەی ئێمە تەواو بێ بەشداربووانە بەشداربووەکان ئەبنەوە بە ترینەر بۆ کۆرسی دوای خوان یانە ئەبنەوە ڕاهێنەر بۆ کۆرسی دوای خوان تۆ چەند کۆرسە بەشداریت کردو ئێستا من یەکەم کۆرسما وا لە نهایەتی کۆرسەکەیان ما تەواو بین کە تەواو ئەبینەوە بە ترینەر بۆ دوای خۆڵان کە ئەماش فێری ڕێخستن تەکا بەڕێوبەرایەتیت ئەکات وەروەها تۆن لەگەڵ مەجموعەی کەسا گروپا کار بکەی کە هەموو ئەمانە ئیسفادەیەکی زۆری لێ بۆ کۆرسێک ماوەی چەندێک ئەخایەنێت چەند مانگ بەردەوام هەر کۆرسێک 4 هەفتە ئەخایەنێت 4 هەفتەکە و هەفتەیەکیشمان هەیە کە پێش ئەوە وەکو ناسینی پرۆژەکەیە و سیمیناراتە لەسەری و لەم مودەی 4 هەفتەیە ئەو سیمیناراتانی کە کاکراوێژ ئەوان بەمان ڕێگەخان کەسانی بەتوانایەن قسەمان بۆکەن لەو مەجالانی خوانە سوودێکی زۆریان لێوەرەگری زۆر باشە دەستە خۆش بێ ڕاوێژ بینەوە لای تۆ بابزانی ئێوە چۆن کار لەسەر دروستکردنی پرۆژەی گەنجانەکەن چونکە زانین گەنجان موزە و توانە و تاقەیەکی زۆریان هەیە چۆن ئەتانەوێت لە ڕێگەی پرۆژەکانیان و ئێوە هاوکاریان بن بۆ نمە پاڵپشتێکی تاوی ئەوان بن طبعا دروستکردنی گەنج یاخو ئیشکردن لەسەر گەنج بابەتی پرۆسەیەکە تۆ ئەتوانی بە فیشەکە کەسێک کۆتایی پێبێنی بەس بتێک تاکێک بنیاد بنیت چەند خۆناغیشێ ماوەیەکی زۆری تۆ ئیشی لەسەر بکەیت بۆ دروستکردنی گەنجان ئەو بابەتی کە چۆنیتی گۆڕنی فکرەوە پرۆژەکەی ئەمە بە معلومات هاوکاریان نەبین و کەسێک باسی پرۆژەکەکە کە خۆی ئەزمموی کردایی لەو بارە هەبێ ینی هەرەوە نیە نووسینێک بە لە شوێنە خوێن بێتەوە بۆ کەسەکان باسکە ئەڵێ من لەو ڕێگەی کە لە کردداریکردنی پرۆژەکە بەسەرما هاتووە ئەو بربەستەکان ئەو لەمپەرەکانە کە تۆش بەم شێوە بیکەی یەتە بەردەمت واتە بەو شێوەیە کەسانێک باوانکەین کە قسە بۆ بەشداربووەکان کە ئەزمموی کردایی لەو بارە هەبێت بەنسبەت پاڵپشتیکردنەوە کەسێک کە توانای هەبێت هەروە گوتم ئێمە ناساندن هەیە هەم پرۆژێ ئەبێ بناسێنرێت کە تۆ توانایەت هەبێ هەرچەندە گەورەش بکەێت لە ناسێنرێت جێگەی خۆی ناگرێت ئێمە هاوکارێک لە ناسانی پرۆژەکانیە و هاوکارێک لە ئەو کەسانی کە ئەزممویان هەیە لەو بارە کاری ڕاوێژکاریان بۆ بکات هەروەها دەخستنی پرۆژەکانیشان ئەوش لە ڕێگەی فیستیڤال ڕۆشنبیری یاخود بەرنامەیەکە سیمینارەکە بۆی ڕێخین بۆی پرۆژەکانی دەربخات زۆر باشە ئەو سیمینارانەی کە بۆ نمونە ئەتانوێت پێشکەشی بکەن لەو پرۆژەیەدا تەوەرەکانی ئەو سیمینارانە چی لە خۆگرێت تەوەرەکان و بابەتانن کە گەنج پێویستێتی بۆ هەواستەکەین کە فەراغێک دروست بوو لەم کۆمەڵگەیە کە پێویستی یەک کاریگەری میدیا لە سەرگەنج تۆ بتێنێتەوە لە ڕۆژگاری ئەم ڕۆمانە میدیا کاریگەری ڕاستەخۆی لە سەرگەنج دوو چۆن بزنسی خۆت بنیاد بنیت ئەمە یەکتر لە سیمینارەکان سیمیناری لەسەر چۆنێتی نووسینی لە کۆڵنەوەی زانستی سیمینارمان کردو هەفتەکەیت لەسەر چۆن گەشە بەتوانە مرۆیەکان و کەسیەکان بدەین واتە ئەو بابەتان کە پێویست و زەڕۆن بۆ گەنج لە ئێستاە زۆر باشە ڕۆزا تۆ جگە لە خوێندنەوە چه سوودێکی ترت بینیوە لەم پرۆژەیەدا یاخود چۆن کار لەسەر گەشەپێدانی توانە مرۆیەکانی تۆ کراوە هەروکوتم وتاربێژێکی کارە ئەڵێ ئەگەر لە ڕووی دەربڕینەوە دەربڕینێکی کارامەت هەبێ زۆر زەڕورترەوە لەوەی کە چەندین شەهادەت هەبێ ئێمە زۆر کەسە بینین کاتوانێت قەناعەتت پێ بکات بە شتێک ئەمیش لە ڕێگەی شێوازی قسەکردنیەوەیەتی یەکێک لەوانەیە سوودەی ئەم پرۆژەی ئەوەیە کە تۆ مەجالت هەیە قسە بکەی مەجالت هەیە دیبیت بکەی تۆ چەندین ئاڕایی جیاواز وەرەگریت
ئەدبینن ڕخنت لێ ئەگرن تۆ لە ڕخنەکانە بەخۆتە ئاچیتەوە شێوازی قسەکردنت ئەگۆڕی نەمەتی دەنگت لە کاتی پێشکردنی سیمینارێکە شێوازی وەستانت هەموو ئەمانە سوودی لێ ئەبینی. باشە تۆ هەستەکەی لەو کاتەوەی کە تۆ بەشداری پرۆژەکەت کردووە تاکو ئێستا کە نزیکە بیتەوە لە کۆتایی کۆرسەکەت جیاوازێکی زۆر بەسەر تۆ هاتبێت؟ بەدڵنیایەوە جیاوازێکی زۆر هاتووە لەبەرەوەی لە بیدایەتە هەموو کەسێک بیدایەت کاچێتە شتێکەوانێ شەرمێکی هەیە یان عادەتەن هەموو تاکێک شەرمێکی هەیە کە بەرامبەر مەجموعەیە کۆمەڵێک کەس قسە بکە بیدایەت هەمومان ئەو شەرمەمان هەبوو وردە بۆ هەفتەی داهاتوو کەمتر بۆ هەفتەی داهاتووتر کەمتر بۆ تا ئێستا ینی باوەڕەکەم هەموو بەشداروەکان ئێستا ترسێکی وایە نەبێت کە لە بەردەم چەنەها کەسا بۆ سن و قسەیە بکەن کە ئەمەش ئیسفادەیەکی زۆر زۆری هەیە بە تایبەتی بۆ خوێندکارانی کە پێش زانکۆن چکە هەمومان نەزانین لە قۆناغەکانی زانکۆیە پێشکەشکردنی سیمینار لە هەموو کۆلێژەکانە هەیە و ئەمەش ترسێکی زۆری هەیە خوێندکاران بەعام هەموو کێتە زانکۆ تووشی ئەو شۆکە گەورەیە هەبێ بەڵام ئەگەر بێت و خوێندکارەکان لە کڵەپێکی ئاوای بەشدار بن و شەرمیان پێش زانکۆ بشکێ لە قسەکردن بەرامبەر کۆمەڵی کەسە ئیسفادەیەکی زۆری لێگەن. باشە هیچ مەرج و پێوەرێک هەیە بۆ بەشداربوون لەم پرۆژەیەدا؟ مەرجەوەی کە تۆ خوێنەر بیت مەزبوط بی لە کاتەکانتە مثلا کە تۆ باسی مۆزوعێکی بە تەواوەتی کتێبەکەت زەبت کرد بێ شەر نییە تۆ هەموو کتێبەکە تەواوکەی لە مودەی هەفتەکەیە بەڵام تۆ ئەبێت بەشی ئەوەنەت پێ بێکە ینی لەسایە 75 بەرەوسەری کتێبەکەت خوێندبێتەوانێ کە هیچ قسەی لەسەرەکەی بۆ بتوانی جوابی هەموو ئەو پرسیارانە بیتەوە کە بۆ دیێنە چکە تۆ ڕوبەڕووی ئەوە بەشەماوەی هەفتەیەکتان هەیە بۆ خوێندنەوەی ئەو کتێب باشە تووشی ئەوە نەبوون لە ماوەی ئەو هەفتەیەدا فریایەوە نەکەوتوێتی کە کتێبەکە تاوکەیت هەنێجار لەبەرەوەی تۆ ناتوانانی کاتەکان هەموو کاتێک ڕێ بخەیتوی نەبێ تووشی ئەوە بووم کە فریانە کەوتم کتێبەکەم تەواو بکەم یان فریانە کەوتم بکەم بەڵام لەبەرەوەی پێشتر خۆم خوێندنەوەم هەبووە کتێبی ترم خوێنەوەتەوانێ بۆیە پێش ئەوەی کە بزانم ئەم هەفتەیە زۆر دۆستە قاڵە بم دەستم ماوەتە کتێبێک کە پێشتر خوێندومەتەوانێ کە ئەمەش ینی ڕاستە کتێبەکە خوێنومەتەوە دووەم جارە بەڵام هەمیشە هەنێک کتێب هەیە ئەتوانی دەجاریش بیان خوێنتەوە چکە هەموو جارێک چێژی خۆی هەیە ئەنی هەموو جارێک ڕاتە کێشێ بۆ لای خۆیان جا ئینسانیش وەکو دارێک وایە پێویستی بە ئاویانە ڕۆحی ئینسان ناخی ئینسان مێشکی ئینسان بەچی ئاوەدرێ بە کتێب خوێندنەوە ئاوەدرێ هەتا دارێک زیاتر ئاوی بیت و خۆری زیاتر بەرکەوە گەشاوەترە بۆی هەتا ئینسانێکیش زیاتر کتێب بخوێنێتەوە متابعی زۆرتر بێ هەر لە تەمەنی کمناڵیەوە گەشتر و جوانتر دەرەکەوێت. شتێکی تر کە لەم پرۆژەیە زۆر سەرنجڕاکێشە ئەم کڵەبە بۆ مناڵانیشە کەیانی لە تەمەنێکی مناڵەوە تەمەنێکی مەسەن ئەو مودەی کە بتوان ئیتر بخوێنەوانێ ئەتوان بەژاری بکەن و کتێب بخوێنەوە کەمە دەستیان هەم بۆ ڕێخستنی وشەکان و نووسین ڕایەت و هەروەها خوێنەوەکی بە کللتورێک لەلای بەسەبەت خوێنەوە بێ بە کللتور چکە وەکو خۆمانەی بینین لە ئێستاە تۆڕی کۆمەڵایەتی و یاری ئەلکترۆنیەکان ئەوەنە زۆر بوون بەداخەوە مناڵان و گەنجان هیچ بەلای کتێبان ناڕۆن ینی لە کتێبی من هەر زیاتر هیچیان لا نییە کە قسەیان لەگەڵەکەی ینی هیچ معلوماتێک جگە لە یاریەکە و لە سۆشال میدیا هیچیان لا نییە کە بە کللتورکردنی خوێندنەوە لایەن وان لێکە ئینسانێکی کارامە و گەشاوەیان لێ دەرچێ و مستەقبلێکی ڕوون بۆ نەتەوەکەی خۆمان دیارێکین چکە ئەوانەوەی دوا ڕۆژن کە ماڵینەوەی دوا ڕۆژ ئەبێت تۆ لە مناڵی و ئیشی لەسەرکەی نەک کاتێککە بۆ 18 ساڵ کە ئەکیید بەلەو تەمەنەیە تازاخم هیچ لە دەست زۆر ڕاستە دەستە خۆش بێ ڕاش قسە لەسەر ئەو بکەین بابزانین لەگەڵ بەشداربوونەکانتانە بۆنە تا چەند درکتان بۆ کردووە کە کاریگەریکی زۆر باشتان جێهێشتووە هەروان نمونەشتان بۆ بابەتە چییە؟ بەڵێ تەبان و کەسانی کە لە پرۆژەکانی کوردستان بووک لەبە بەشداریەکان چوار سوودی سەرێکیان دەسەکە یەک ئەم بە خوێنەرێکی کارە بە پاشخانێکی معرفی دەوڵەمەندەوە چکە پێویستە هەفتەیەک کتێب بخوێنەوە ئەمەش پاشخانێکی معرفی دەوڵەمەندیان دروستەکە دوو ئەم بە وتاربێژێکی کارە چکە و بابەتانی کە خوێندویان تۆ لای خۆیان قەتیز نابێ بەڵکو هەموو هەفتەیە بۆ ماوەی 15 خولێک باسیەکەن ئەمەش توانین دەبرن و قسەکردنیان بەرەو پێشەبات سێ ئەم بە نووسەرێکی کارە چکە بابەتانی کە خوێندویان تۆ کورتەیەک لەسەر نووسینەکە ئەنووسن ئەمەش توانای نووسینیان بەرەو پێشەبات سوودی سوود و کاریگەری چوارەمیشان ئەم بە ڕێخەر یاخود ڕێخەرێکی باش بۆ پرۆژەکان چکە دوای کە بەشداربووان قۆناغیەکەم تەواوەکەن ئەبن بە ڕێخەر بۆ گروپانی کە تازە وەرێگرن ئەمەش ئەزمموی ئەوان لە دواری سەرپەرشتیکردن و ڕێخردنی خستنی پرۆژە دەست پێکات تاقان کە تۆ بووی بە خوێنەرێکی کارە و بووی بە وتاربێژی کارە چکە بار دەربڕینی باش بێ بار قسەکردنی باش بێ کە تۆ معرفە و نەبێ و پاشخانێکی معرفی نەبێ کاریگەری نییە کە نووسینی باش بوو تۆ
لو واز دوا هني ك واز بلاجرزم هني ك نوسيني كساين تربيني بناي خوتو بلاي كيدو شكو تو خو نوسيني باشا وابي بخير ياخذ لروي كارجيرو ازمن بياك هم هريك الامبيري او بهز بلا رجع خلينا كتابكانو تبيس بونا بكوبي بيست كيتو والله هرب كرداريش او ازمنان ورغريز او فرصته هي لا يخومن باشە ئەگەر کەسێک بێت بەشدار بێت لە پرۆژەی کوردستان بووک کڵەب کەمێک ڕۆزەش قسەی لەسەر ئەوە کرد مەرجەکانتان چێ بۆ مەرج ئێمە فۆرمێکمان لە ڕێگەی پێیجی کوردستان بووک کڵەبەوە فۆرمەکە لە بڵاوەکەینەوە تاوان ئەوەش نییە کەسێ حەزی لێ بێ هەر کاتێکاوی بەشدار بێن ئێمە ماوە دیارەکەین هەر کات و ڕایگەین بۆی گروپێک داخلی پرۆژەکە بێ فۆرمەکە پڕکاتەوە پێویستە پابندی ئەو یاسانە بکەمە بۆی داهێنین بخوێنێتەوە و پابند بوونیشی هەیە بە کاتەکانەوە بەنسبەت ئەوەی کە کاریگەری لەسەر بەشداربووەکان ئێمە فیدباکمان هەیە بۆ بەشداربووەکان لە ناوەڕاستی پرۆژەکەیە و لە کۆتایی پرۆژەکەشە تەبعاً لە ڕێگەی فیدباکی پرۆژەکە بەشداربووەکان خۆمان ئەزانین کە چ کاریگەریێکمان جێهێشتووە تەبعاً هەم بە ڕۆزاشەوە دیارە بە شێوازی قسەکردن و گفتوگۆکردنەکەشی هەم بە بەشداربووەکانی خۆشمان هەم بە نووسینانی کە پێشکەشیەکەن بەراورد دەکەین بە نووسینەکانی سەرەتا زۆر فەرقی هەیە کە کاریگەریی باشی بەجێهێشتووە لەسەریان هەم لە ڕووی توانین دەڕوون و قسەکردنەوە بەشێک لە بەشداربووەکان لە سەرەتایەکە قسانە کرد تۆزێک شەرم و قەلەقی و شڵەژانوانە هەبوو ئەوانە هەبوو بەس دوایی باش بوو کاریگەری هەبوو ئێستا زۆر باش قساکە لە بەردەمی کامێرا و تەلەڤیزۆنە زۆر باشە تۆ بە هەر بنەماکانی وتاربێژی بزانی بەس کە بەکردداری ئەزمون نەکرد کاریگەری نابێت لەسەر ئەوەی ئەمە لای ئەمە زۆر شتەکان بەکردداریە بۆی ئەزمون وەرگرن و بۆی بە تەواوەتی بچەسپێت لە ناخوا باشە ڕۆزەش کەمێک باسی لەوە کرد ئێوە پرۆژەشتان هەیە بۆ مناڵان چۆن کار لەسەر توانەکانی مناڵەکەن ئێمە لە بەشی مناڵان لە دوو ئاستەکە لەسەر مناڵانەکەین یەک دروستنی حەز و خولای مناڵ بۆ بابەتی زانستی پەروەردەی و بابەتەکانی تر دوو کەمکردنەوەی ترس و شەرمی مناڵ بۆ ئەوەی ئەو بابەتە زانستی پەروەردانی کە خوێندیوە لە شوێنێکی گشتیە تەمارین هەیە ڕاهێنان هەیە بۆ یەک لەو ڕاهێنانەی کە بە بەشداربووەکانە بە مناڵانە کرێ لە شێواز یەکتر ناسینەکەی بۆ نەگەر لە گروپێکی دەکەسیە دوو بەشداربووەکان یەکتری ئەناسیان بۆ چەند پرسیارێک لە یەکتریەکەن ناوچی و حەزی لە چ خواردنیەکە و ئەتەوێت لە داهاتوە بێ بەچی بەشداربووەکە هەڵەسی خۆی ناسێنێ بەشداری بەرامبەریە ناسێنێ ئەوە هەم کرانەیەک ڕوێدا و هەم ترس و شەرمی ئەوان کەمە بێتەوە بۆ قسەکردن تەمارینی تریشەیە کە بۆ مناڵانەکان ئەکرێت باشە ڕۆزا تۆ باست لەوە کرد ئیتر نزیکەویتەوە لە کۆتایی ئەم کۆرسە لە دوای ئەوە تۆ ئەبیت وەکو ڕاهێنەرێکە بیت بۆ کەسانی تر هەر بەردەوامە بی لە کتێب خوێندنەوە ڕاهاتووی لەسەر ئەوە هەموو هەفتەیە کتێبێک تاواکەی وەڵا لەبەرەوەی ئەنی هەموو شتێک کە ڕابی لەسەری ئەنی ڕاهاتنە هەموو ژیانی ئێمە ڕاهاتنە شتێکیش کە ڕابی ناتوانانی وازی لێ بێنی وا بە ئاسانی ئەکیید ڕاهاتم لەسەرەوەی کە ئەگە بە هەفتەیەکی کتێب تاوا نەکەم بە هەفتە نوێ هەر تەواو یەکەم چکە کتێب خوێندنەوە ئەنی ئەگەر تۆ ڕۆژێک بڕیارەدا کتێب خوێنیتەوە کە کارەکانی ڕۆژەکە و تاو کرد ساعت 11 شەو بوویستە بچێتە جێگاوە کاتی هەوو ڕۆژەکە و درێژکەرە بیکە بە 11 و نیو بیکە بە 11 و چارێکی کتێبەکە بخوێنەرەوانێ لەبەرەوەی فێرە بانگە زۆرینەمان ئەو کاتە درێژکەینەوە بۆ سەرقاڵبوون بەناو تۆڕە کۆمەڵایەتێکانە بە مۆبایلەکانمانەوە خەریکە بین زۆر لە خەڵکم بیستواڵە چی من شەوان ئاها دەقی خەریکی مۆبایلەکەمە بووم خەوم لێکێ بەدەنیا دەی تۆ خەریکی کتێبێک بە ئەکیت بە خەو لێکێ چکە تەرکیزەکەیت لە ڕۆی تەرکیزکردنەوەها لاپەڕەکانی کتێبەکە واو لێکەن مەسەن ئەگەر تۆ بەرەو خەوتم چی وردە خەوە لێکە ئەمە ژوای لێ ئەبێ بە عادەت ڕاهاتندات کە تۆ ڕاهاتی لەسەر ئەمە بەم نەمەتە ئەڕۆی کە تۆ خۆت ڕاهاتی لەسەر ئەم شتە تۆ لە داهاتۆ کە مناڵێکت هەیە تۆ مناڵەکە چاو لە تۆ ئەکا چکە ئەوانی لە ئێمە مناڵترن چاومان لێ ئەەکەن تا بەیانی من و تۆ پێیان بڵین کتێب خوێنەرەوە کە کتێبێکی بەدەست من و تۆ نەبینی هەرگیز ناچێت ڕۆزە پێم خۆشە لەسەر ئەوە قسە بکەین بۆ منە جیاوازی کتێب خوێندنەوە بۆ منە لە ئامریکی زیرەکە لە ڕێگایەکێک لە ئامێرە زیرەکانەوە لەگەڵ ئەوەی کە تۆ کتێبەکەت بەدەستەوە بێت و بەرجەستەی بکەیت چ جیاوازیەکی تیابینیت ڕاستەکەی تۆ وەرگرتنی معلومات نفسی شتە تۆ هەمان کتێبە لە ڕێی PDF لە ڕێگەی هین مۆبایلەکەتەوە یا لاپتۆپەکەتەوەی خوێنتەوە بەڵام هەمان شێژی کە بەردەستە بەڵام چێژی هەیە بەڕای تۆ بەڵام ئەکید بە هەمان چێژیە لەبەری چ لەوەی کە تۆ دەستت بەر کتێبەکە بکەی وەکو بەرجەستە لەمسی بکەیت و ئەگەر بیست بێتت لە ناو کەسانی کە زۆر خوێنەرن زۆر حەزیان لە بۆنی کتێبە بۆنی کتێب کە ئیکەن وەسەن جیاوازە لایەن و چۆن تۆ ئەو کەسانی کە چواردەورێت
هانەی بۆ خوێندنەوە جگەری تۆ خوێنتەوە ئەوان کتێبەکانی تۆ ئەبینن زۆرێک لە هاوڕەکان میان بۆ ماڵەوەوان من مەکتەبەیەکی بچووکم هەیە خۆم هەموو جارێک بینن ئەڵەن یەڵە بام کتێبە بەری ئەڵەن بیبن یەڵە بیخوێنەوە یان ئەڵەن بە PDF من خۆم تا ئێستا چەندم خوێنێتەوە هیچ کتێبێکم لەڕێگەی مۆبایلەوە نەخوێنێتەوە چونکە ڕەنگە چاویشی لاکەبێت تۆ ناتوانین ینی کەمە پێت ئەڵم کتێبەکە بخوێنەرەوە شام پێشۆی ینی سوۆشال میدیا مەکە تۆ سوۆشال میدیا بکەیت و کتێبێ بخوێنیتەوە هەر لەو تیشکانی کە بەر چاوتەکەون دکتۆرەکان وتیانە کە زۆر خراپە بۆچی زیان لە خۆ بووی بۆچی شتێک نەکێکی ئیسفادەی هەبێ دووش تۆ ئەو کەسانی کە کتێبە نووسن لە ڕێگەی کتێبەکانیانە زۆر نووسەرمان هەیە لە ڕێگەی نووسینەوە ئەژیت تۆ کتێبەکانیان بکڕی خۆشترە ئیسفادەیەکە هەم بۆ ئەوان هەم بۆ تۆش ئەمێنێتەوە ئەو کتێبە ینی لاوانێت تا 10 ساڵێکە 20 ساڵێکە و کتێبی تۆ هەر بمێنێتەوە لە مەکتەبەکەتە دەست خۆش بۆ سەرکەوتوبی ڕاوێژ تۆش پێم خۆشە لە دوایین گفتوگۆمان قسە لەسەرەوە بکەین با بزانین کار و پلانی داهاتووتان چێەوە کاروپلانی داهاتومان لە ناوڕاستی مانگی 11 بە کۆربۆندێکی گەنجانە بەتەمان ڕێشی بخەین بۆ کەسانی کە لە بوارێکە سەرکەوتوو بوون باسی ئەزمونەکانی خۆیان بکەن لەو بوارەیە چۆن گەشتن بەم شێوە بۆی کەسانی تر ئەزمون وەرگرن و ئیشی لەسەر بکەن و ئیش لەسەر بڵاوکراوە شەکەن و گروپێکی وەرگێڕانیشمان دروست کردووە کە بەتەمای ئەو کتێبانی کە زەڕورن کەەوە کۆمەڵ کتێبخانەی کوردی پێویستێتی ئەمە وەری ژێڕین بۆ سەر زمانی کوردی و ئەو کتێبانی کە زەڕوریشە بە کوردی پێێتە ئینگلیزی بۆی خەڵک ئاشناوێ بە کللتور و عادات و تەقالیدی ئێمە بکرێ بە ئینگلیزی یاخود زمانی زۆر باشە دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن نمونەتان زۆر بێ سپاس بەڵام بەدەبوونتان بەڕێزان لەگەڵتان بەردەوام بین پێکەوە پشێک وەرەگرین و دواتر گەڕینەوە لاتان